زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 127 باسی بابەتی ئەلفوبەی کوردی بە پیتی لاتینی. پیتەکانی ئەلفبەی کوردی بە پیتی لاتینی دەکرێن بە دوو کۆمەڵ. پێویستیش ناکە پیتی بکەینە دوو کۆمەڵ. پیتی ئەلفوبەی کوردی یەک کۆمەڵە. هەموو زمانەکان بێگومان پیتی بزوێن و پیتی نەبزوێنیان هەیە، بەڵام پێویستی ناکە بیکەینە دوو کۆمەڵ. بەڵام لێرە کردیتیانە دوو کۆمەڵ. کۆمەڵەی پیتە بزوێنەکان کە کردیتیانە 8 پیتی بزوێن بەداخەوە. دوویان لەوانە پێویستیشی نەدەکرد هەبان. ئێستا لێرە چیان نووسیان؟ نووسیتیان نمونە بۆ ئەو ستونەی. لێرەش نووسیتیان ناوی پیتەکە واتە دەنگەکەی، نەک ناوەکەی. دەنجی پیتەکە کووە. لێرەش نووسیتیان پیتی عەرەبی، نازانم بە چ جۆرەک پیتی عەرەبیە، کاتە لێرە بەڕای من ئەو نووسینە نەدەبوا بنووسن، دەبوا بنووسن پیتی کوردی. ئەوجا لێرە نووسیتیان بە پیتی بە هێمای لاتینی، پیتە لاتینیەکە. ئەوجا لێرەش نووسیتیان ز. نازانم ز مانای چییە؟ ز چییە؟ ئایا دەبا نووسیبیان ژمارە نووسیتیان ز؟ ئەوەی تێناکەم. لێرە ئەوها نووسیتیان 1 و 2 و 3 و 4 و 5 واتە 8 پیتە. بەڵام ئەو ز چیە لێرە؟ ئەوە کەس تێناگا. ئەگەر یەکێک تێگەیشت دەتوانی لە کۆمنت بنووسی، هەتا ئەوانی دیش کە تێنەگەیشتینە تێبگەن. وەکو گۆتم لەوانەی 21 پێش ئەوانەی، ئەو کەسە چی ئەوانەی نەدیتبی، ئەگەر حەز بکا بزانی لەوانەیە چم گۆتیا، پێویستە بگەڕێتەوە وانەی 21 بزانی کو باسی پیتەکانم کردیەوە مێژوەکانیان. بەڵام لێرە هەر بە خێرایی باسەچی تەماشایەکی دەکەین، هەر زۆر بە خێرایی تەماشای چ بکەین؟ تەماشای گەلەکانی سەر ڕووی بکەین، ئەوانی لەمە نێزیکن. هەمویان نابێ گومان ئەو گەلانەی لە ئەفریقیا و لە ئاسیا و لای چین و ئەوانە نا، ئەو گەلانەی کە لە دەوروبەری کوردەکان ژیاینە. یەکەمین کە زانیاریمان لەسەر هەیە گەلی سۆمەریە. سۆمەری لە چێ ژیاینە؟ سۆمەری لە هەمان ئەو ناوچەی ژیاینە کە کوردەکان ئێستا لەسەری دەژین. واتە هەمان خاکی بابوو باپیران و داپیرانی کوردەکان سۆمەریەکان لەوێ ژیاینە، کەواتە دەتوانین ناویان لێنین کوردە کۆنەکان. سۆمەریەکانیش یەکەم گەلن کە دەستیان پێکرد نووسین بنووسن، بەڵام ئەوان یەکەم جار کە نووسیان پیتیان نەبوو، بەڵکو هێمایان هەبوو، وێنەیان هەبوو. ئەوجا پاشی ئەوان مسریە کۆنەکان هاتن کە ئەوانیش ڕەنگە هۆکاری سۆمەریەکانیان کە بیتە سەر، یان بە جۆرەکی دیکە هێما و وێنەکانی خۆیان بەکارهێنابی لۆ نووسینی وشە. پاشی ئەوان فینیقیەکان دێن کە ئەوانیش جیرانی سۆمەریەکانن یان جیرانی کوردە کۆنەکانن کە لە وڵاتانی تەنیشت دەریای سپیناوە ڕاست، وەکو بۆ وێنە ئێستای سووریا و لوبنان و ئوردن و فەڵەستین و ئیسرائیل و ئەو وڵاتانەی دەگریتەوە. فینیقیەکانیش بێگومان دەینن کەڵک وەردەگرن لە هێما و وێنەکانی مسریە کۆنەکان و سۆمەریەکان و هەندێک گۆڕانکاری دەکەن. پاشی ئەوان چێ دێ؟ یۆنانیە کۆنەکان دێن یان
گرێکە کۆنەکان کە ئەوانیش پیتەکانی فینیقیەکان دەینن و تۆزەک دەستکاری دەکەن و ڕەنگە دەنگەکانیان تۆزەک بگۆڕن بە شێوەی زمانی خۆیان. لە هەمان کات ئارامیەکان دێن ئەوانیش دەینن پیتی فینیقیەکان دەینن و چاچی دەکەن و دەیگۆڕن و دەکەنە هی خۆیان. لەلایەکی دیکە کە یۆنانیەکان دێن ڕۆمانیەکان پاشی ئەوان دێن دیسان کەڵک وەردەگرن لەو پیتانەی کە یۆنانیا کۆنەکان بەکاری دێنن و ئەوانیش تۆزەک دەیانگۆڕن و دەستکاریان دەکەن. دەبیتە ئەو پیتانەی کە ئێستا بەکاردێن کە ناومان لێناینە پیتی لاتینی. بەڵام ئارامیەکان کە دێن بە جۆرەشکە گۆڕانکاریەکەی دەکەن و عەرەبەکانیش کە دێن سوود وەردەگرن لە پیتەکانی ئارامیەکان بەکاری دێنن و تۆزەک گۆڕانکاری بەسەردا دەکەن. پێشترێ ڕەنگە بۆ وێنە خاڵ نەبوو لەسەر هێمایەکان، بۆ وێنە ئەو خاڵانەی لەسەر پیتی ز یان ش یان ج ئەوانە نەبوو، دوایە دامدرا. ئەوجا عەرەبەکانیش بەهۆی قورئانی پیرۆز کە عەرەبەکان زۆر لە مێژنیە هاتینە سەر خاچی کوردەکان 1400 ساڵ 1300 ساڵ هەر لەوەیە لەو جۆرەیە. کەواتە کوردەکان ئەوانیش دەچن لە عەرەبەکان یان عەرەبەکان ئەو پیتانەی خۆیان بەکاردێن، کوردەکانی شتی پێدەنووسن. ئێستا ئایا کوردە کۆنەکان خۆ کورد وەچی دەبینن کورد زۆر لەسەرەوەی عەرەبەکان لێرەنا، کاتە کوردە کۆنەکان بە چ نووسیتیان پێشی پیتەکانی عەرەبەکان بێن؟ بێگومان شتیان نووسیە. کوردە کۆنەکان واتە بۆ وێنە ئێزیدیەکان کە کوردی کەونن یان کوردی دیکە بە چیان نووسێ بۆ وێنە مەسحەفە ڕەشە پیرۆزی ئێزیدیەکان بە چ نووسرایە؟ خۆ بە پیتی عەرەبی نەنووسرایە کە ناومان لێنایە پیتی عەرەبی. بێگومان بە پیت جۆرە ئەلفوبەیەکی نووسرایە کە تایبەتە بە کوردەکان. کاتە ئەلفوبەیەکە هەمان ئەلفوبێ نیە، ناتوانن ئەو ناوەی لێنێن. پاشان بە گوێرەی دەسەڵات بۆ وێنە هەندێک جار کوردەکان بە پیتی پەهلەوی شتیان نووسیە یان بە پیتی ئاوێستایی کە کتابی پیرۆزی ئاوێستاش بۆ پیتانە نووسرایە. کەواتە کورد ئەلفوبەی تایبەت بەخۆی هەبووە پێشترێ، بەڵام دوایێ ئەلفوبەیە چیتکەی وەرگرتیە کە وەکو دەبینن هەری خۆیتی لە سەرەتا، بەڵام دەستکاری دەکرێت دەگۆڕدرێ دێتەوە لات. کاتە لێرە ئەمن ناتوانم ئەوها بنووسم پیتی عەرەبی، ناتوانم، چونکە ئەو پیتانە مڵکی کەس نینە. کاتە ئەو خوێندکارەی کە ئێرە دەخێنیتەوە وەی زانی ئەو پیتە بۆ وێنە عەرەبەکان دروستیان کردیە، زانیارێکی هەڵەی پێدەگا. کاتە خوێندکاری ژیر هەمیشە کە زانیاریت پێدەگا دەبی بەداخەوە بچی و لێکۆڵینەوە بکەی بە خۆت، هەموو شتێکی وەرمەگرە و یەکسەر باوەڕ نابی پێ بکەین. ئەو هایە بە تایبەتی زۆر شت دەربارەی مێژووی کوردان کە مێژوەکانمان زۆر بەی جاران شێواندرایە، زۆر بەی جاران متمانە بە خۆ نەبوونەوە های کردیا کە وەمانزانیە هیچمان نییە و هەر وەرمانگرتیا، ئەوەش لە سەدی ڕاست نییە. کاتە نەتوانین ناو لەو پیتانە بنین پیتی عەرەبی یان حتا ناتوانین بڵێن پیتی لاتینیش. ئێستا سویدیەکان پیتی لاتینی بەکاردێنن، بەڵام هیچ کات جێم لێ نەبووە لە جێیەکان بە پیتەکانی خۆیان بڵێن پیتی لاتینی، پیتی سویدی یان ئەڵمانیەکان یان ئیسپانیەکان یان ئینگلیزەکان، هەر کەسە پیتەکەی دەکاتە پیتی خۆی. کاتە لێرە دەبا نووسراوە پیتی کوردی چونکە بە هیچ شێوەیەک ئەو پیتە عەرەبی نیە، ئەو پیتە عەرەبی نیە، پ عەرەبی نیە، ئۆ عەرەبی نیە، بە چ عەرەبی نییە، ئەوانە هیچیان عەرەبی نینە. ئەو هەموو کورد پیتەکانی
بە گوێرەی زمانی خۆی داڕشتووە، چاچی کردووە، ماندی بووە پێوەی. پیتەکە بوویتە کوردی. ئیدی چونکە پیتەکە عەرەبیش نییە، ئەوەی ڕاستی بی وەکو گوتمان پیتەکان هەمویان سەرەتایەکەیان کوردە کەونەکانن، کوردە کۆنەکان. ئێستا کە ئەو زانیارەمان تۆزەک زانی، ئەو کەسەی دەوێ وەری بگری زانیارەکە بێگومان وەردەگری، ئەوەی نایەوێ ئەوە وەرناگری، کێشە نییە. گرنگترین شت ئەوەیە خستنە ڕووە ئەمن دەمەوێت ئەو زانیاری کە بخۆم پاش لێکۆڵینەوە و خوێندنەوە هەندێک زانیاریم لۆ هاتیە، ئەمنیش لێرە بڵاوی بکەمەوە هەر بۆ ئەوەی ئەگەر هیچ نەبی گفتوگۆ دروست بی. ئێستا لێرە نووسرایە ئەو پیتەی کوردی کە ئا خوێندنەوەکەی ئا، لێرە دەنگەکەی ئا، لێرە ئەوها دەنووسرێ، زۆر ئاسانە. هەر ئایا کردیت لەو جۆرەی کە دەتەوێ بیکەیە پیتی لاتینی کە لێرە نووسیتیان ئەو های دەنووسیان، ئەو های دەنووسی وەکو یەکە، کاتە ئەوە زۆر ئاسانە. بەڵام لەگەرەوەی هەندێک ئاسانیشە هەتا ئێستا ئەو کوردانەی کە دەیانەوێ وەکۆی دەڵێ بە پیتی لاتینی بنووسن، هەڵی دەکەن لە وەرجێڕانی ئەو پیتە لۆ ئا، هەڵی دەکەن هەر کەسە بە جۆرەك دەنووسی، بەڵام بەخۆی دەبی ئەو پیتە ئەوها بەرامبەری یەکەن. پیتەکەی دیکە کە ئەویش بزوێنە ئەو پیتەی کوردی کە زۆر 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 تایبەتە بە کوردی، ئەو پیتە لا لاتینی کو دەینووسین ئەوها یان ئەوها، بێگومان ئەگەر بە گچکەی بنووسین. هەڵەکردنەکە لێرە ئەوەندە زۆرە کە ئەمن نازام لەبەر چ کوردەکانمان ئەو پیتەی بە هەڵە دەنووسن، ئەوهایە بەخۆی ئەوها دەینووسن وەکو ئا. بۆ وێنە دەیانەوێ بنووسن دەست، کە دەست ئەوهایە کو دەنووسن کوردەکانمان دەنووسن داست، ئەوها دەنووسن داستت خۆش بی، لۆ من دەنووسن نابی، ئەوە دەست ئەوهایە، دەستت. کاتە ئەگەر دەتانەوێ زۆر کەس گوایە ئەوە شتەچی مۆدە و مودار نادەیەوێ بە پیتی لاتینی بنووسی، بەڵام هەڵەیە بە هەڵە دەنووسی. کاتە ئەگەر بتێ بە پیتی لاتینی بنووسی هیچ نەبی بزانە کو دەنووسرێ، هیچ نەبی تۆزێک خۆتمان دیکە بڕۆ بزانە کو دەنووسرێ. ئەو جە بێجگە لە هەندێ بێجگە لەو هەر ئەو هەڵە ئەو ئاسانترین هەڵەیە، هەزار هەڵەی دیکە دەنووسن. کاتە ئەم دەبی بزانم پیتەکان وەرجێڕم بە باشیش وەریان جێڕم لۆ ئەگەر بمەوێ بە جۆرە پیتەچی دیکە بنووسم. ئێستا پیتەکەی دیکە کە ئووە، ئەوەش هەڵەکی زۆر زۆری لێ دەکرێ، بۆ وێنە کورد زۆر کەس ئەوها دەنووسی کورد، ئەو هەڵەیە کورد ئەوها نانووسرێ، کورد ئەوها دەنووسرێ. کاتە ئەم دەبی بزانم ئەو پیتەی ئێرە ئەوەیە، چی دیکە نییە، تەنیا ئەوەیە، ئەو پیتەی ناوەندەیە. واتە ئەو پیتەی ئێرە هەمان پیتی ئێرەیە، کورد دەبیان بزانم. ئەوەش مازانی. ئێستا دەیانەوێ یان ویستیتیان لە کوردی پیتە چیتکە دروستکەن بە لاتینی کە هاو سەنجی هەبی لەگەڵ ئەو دوو پیتە. ئەوەی ڕاستی بە هیچ پێویست ناکە، چونکە ئەو دوو پیتە لە تەنیشتێک تەنیا هەمان ئەو پیتەیە، بەڵام لە دەنگەکەی تۆزێک درێژترە دەنگەکەی. کاتە چ پێویست دەکە ئەمن پیتەچی تایبەتی لۆدانێم، پیتەچی ناشیرن، ئەوجا ئەوە چییە؟ ئەوە پیتە بێتە ناو پیتان، هیچ مانای نییە. دەتوانم بنووسم دوور، بەڵام لە کاتی کە خوێندکارەکان فێر دەکەم پێیان دەڵێم دوور، لێرە لە کاتی خوێندنەوە ئەو ئوەی ئێرە تۆزەک دوور و درێژ بکەن، چونکە لە هەموو زمانانی دیش ئەوهایە
هەموو دەنگەکان پێویستیان بە پیت نییە. لێرە ئەمن هەرخینەوەکەمەوە هایە دوور سوور تۆزەکە دوور و درێژی دەخینمەوە، خوێندکارەکان فێر دەکەم هەر لە پۆلی یەکەمەوە بزانن. ئەو وشانەی زۆریش نییە، ئەو وشانە خوێندکاری ژیر ئەوانەی کە دەنگەکەیان تۆزەک دوور و درێژ دەکاتە ئەو پیتە ئەوەی ڕاستی بی هەر فڕێ دەین زۆر باشترە هیچ نەبی پیتەکمان کەم دەبیتەوە. ئەوە ڕای منە، بەڵام ئەتوو ڕای خۆ دەتەوێ بینووسی. ئەوجا چەند لە کوردەکان دەزانن کەنجی دوو ئوی بنووسین و کەنجی یەکی بنووسین. بەداخەوە دەتوانم بڵێم لە ئیملای هەتا لەو کتێبەی کە دەبوایە ئیملایەکەیان 100% بە سەدان هەڵە هەیە. ڕەنگە یەکێک بڵێ هەڵە هەردەکرێ، ڕاستە هەڵە هەردەکرێ، بەڵام نا لە کتێبی کوردی ڕێزمان و زمان کە دەیانەوێ خوێندکاران فێرکەن بنچینە چیانلۆدانێن ئەو جە کتێبەکەیان پڕی هەڵەبی. ئەوە ناکرێ. ئەگەر یەکێک لە ڕۆژنامەیەک هەڵی بکەوە تۆزێک باشترە، بەڵام نەک لە کتێبەک. پاشان کتێبەکان هەمویان زۆربەی زۆریان دیجیتاڵین، واتە زۆر بە باشی و بە ئاسانی دەتوانن هەڵەکان ڕاستکەنەوە. لەبەر چ ڕاست ناکەنەوە تا ئێستا کە کتێبەک ڕەنگە 4 ساڵ بە هەڵەکانیەوە لە ئینتەرنێت بی. کەواتە ئەو شتانە هەیە، ئەو پیتە هەیە لە لای من، ئەو پیتە زیادەیە. ئێستا دێمە پیتەکی زۆر گرنگ ئەوە کە ئەو هایلۆ دەنووسین، ئەوە زۆر باشە. بۆ وێنە وشەی سۆر ئەگەر بە زاراوەی ئەو جۆرە سۆرە ئەوە دەینووسم سۆر. لێرەش ئەو کەسانی کە دەیانەوێ بە پیتی لاتینی بنووسن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان 1001 هەڵەی دەکەن سۆر. هەر کەسە بە کەیفی خۆی دەنووسی و دەیەوێت تێژ بگەین هەڵبێنین چی نووسیە، چونکە زۆر جێنەداتێ بەستەنیا دەیەوێ لە کۆڵە خۆی بکاتەوە بەداخەوە. کاتە لێرەش ئەمە دەبی زۆر ئاگان لێبی ئەو پیتە، تەنیا ئەو پیتە ئەو هادەنووسێ، تەنیا ئەو هادەنووسێ، هیچی دیکە نا. کورد ئەو هانانووسێ، ئەو هەڵەیە، ئەوە دەبیتە کورد. کاتا دەبی ئەمن بزانم چ دەکەم چ ناکەم، هەتا ئەگەر ویستم خۆم تۆزەک ئەوها دانێم کە ئەمن پیتی کوردی کەون بەکار ناینم و مۆدێرنم و پیتی دی بەکاردەینم، کاتە دەبی بزانم چ دەنووسم. ئێستا پیتە چیتکەمان هەیە پیتی بزوێن ئی، نازانم لەبەر چ لێرە نووسیتیان ئی کورد، وەکۆی وایە ئیەکی درێژیشمان هەبی. ئەو ئی کورد هیچ مانای نییە. مەبەستیان چییە؟ ئی کورد. ئەو جە پیتە چیان لۆ دانایە کە ئەویش هەر زۆر ناشیرنا، چونکە لە ئەلفوبێی لاتینی ئەوە نییە، درستیان کردیە. کاتە پێویستی دەکرد ئەو پیتەی بەکاربێنن و پێویستیشینە دەکرد ئەو بزرۆکەشمان هەبی، چونکە لە کاتی بە پیتی کوردی دەنووسین بزرۆکە نانووسین، لەبەر چ لە کاتی بە پیتی لاتینی دەنووسین بزرۆکەی دەبی دانین، هیچ مانای نییە، هەر هیچ مانای نییە. کەواتە ئەو بزرۆکەیە لە زیادەیە و ئەو پیتەی ئێرەش لە زیادەیە. لە جیاتی ئی ئێرە دەمانەویست بۆ وێنە بنووسین وشەی کوردی، ئەوها کوردی، ئەو ئیەی ئێرە کو بنووسم ئەوها دەنووسم کوردی، تەواو دەبوو. نەک ئەوها بینووسم کوردی ئەو شتەی لەسەروی بەداخەوە وەڵات چییە بزرۆکەکەم هەیە ئەو پیتەی وەرگرتیە، ئەوە هەڵەیە. ئەوە هیوادارم ئەو شتانە چابکرێ، چونکە پێویست ناکە هەموو دەنگەکان هەرچەندە بزرۆکەکە دەنگەکی زۆر کورتە دیسان بینووسین کە ئەوەی ڕاستی بی لە کاتی نووسینی بە پیتی کوردی دەنووسین دڵ، بزرۆکەکەی نانووسین. لەبەر چ کە بمەوێ بە لاتینی بنووسم دەبی بنووسم دڵ ئەوها، لەبەر چ هیچ مانای نییە.
کاتە ئەوە ڕای منە کاتە ئەو مانایشی چی ئەوە ئی کورت ئەوە کۆوە ئیەکی گەورە تریشمانە بی ئەوەش هەڵەیە لێرە ئەوە ئێستا دێمە لای پیتە چیتکە کە لە کوردی زۆر زۆر گرنگە ئێیە دەنگەکەی ئێ ئەوە لێرە ئەوەی ڕاستی بی ئەو پیتە دەبی دروستکەین بەڵام لە ئێستاوە لە زۆر زمانان ئەوها دروست دەبوو چونکە گەر بچین تەمەشاکەین لە زۆر زمانان ئەو پیتە هەیە کاتا یەکسەر دەمانهێنا پێویست ناکە ئەو شتەشی لۆ زیادکەین پیتەکەی بکەینە ساف کوردی کاتا دەماتوانی بۆ وێنە وشەی دێ کاتە گوند یەکسەر ئەو هەمان دەنووسی دێ زۆر جوانە پێویستی بەو کڵاوەی نەدەکرد لە سەری دانەین ئەوە دیسان ڕای من دەربارەی ئەو پیتەی ئێستا وەکو گوتم بزرۆکە و مزرۆکەمان پێویست نییە بزرە با هەر بزربی دڵ یان بزن لێرە کە دەنووسین بزن ئەوها لێرەش دەنووسین بزن هەموو کەس تێدەگا ئەوە بزنە هەموو کەسیش دەخینتەوە بزنە ئەوە چییە دوو پیتی لە خۆمانەوە لۆ زیادکەین هەر پیتەی لە کاتی نووسین کاتی دەوێ لە کاتی خینەوە کاتی دەوێ لە کاتی چاپکردن جێگەی دەوێ و لە کاتی دانانی نووسین و شتیوە تێچوونی هەیە کەواتە زەرەرمانە پارەی زیاتر تێدەچی پیتەکمان هەبی کە هیچ ماناشی کە هیچ شوێنەکی پڕ ناکاتەوە کاتە بزن کو ئەوها دەنووسرێ یەکسەر دەینم ئەوهای دەنووس بزن دەیخینمەوە بزن خوێندکارانم فێر دەکەم بێگومان هەموو کەس فێر دەبی بزن ئەوها بزن ئەوها پێی ناوێ دڵ ئەوها دڵ ئەوها کاتە ئەوە ئەگەر ئەوهامان بکرد بە پێویستی دەکرد 8 پیتمان هەبی تەنیا پێویستی دەکرد 6 دانەمان هەبی و 2 پیتمان لە کۆڵ دەبەوە کە یەکەچیان ئەوەیە ئەوی دیکەشیان ئەو سەر بە کڵاوەیە ئەو کوردانە زۆر ئەو کوردانە مەبەستم ئەو کەسانەی کە ئەو پیتانەیان دانایە زۆر حەزیان لەو کڵاوەیە کە زۆریش ناشیرنا پیتەکان چەند سادە و ساکار بن جوانترە لێرە وەکو ئەوەی وایە کە کاتی شتەچی دەخینەوە دەرەی هەزارەها مێروستان مێرولەت لە دەورەیە ئەوە چییە؟ ئەوە زۆر ناشیرنا هەر جوان نییە لە ناو پیتی کوردی کە هەمویان ئەوەندە جوانن بە خۆیان لەبەرچ ناشیرنیان کەین لەبەرچ زۆریان کەین لەبەرچ سەر لە خوێندکاران بشێوێنین بەڵام لە هەمان کات خوێندکاران دەبی زۆر زۆر باش بزانن کە ئەو ئەهی کوردی ئەوەیە لەوەی زیاتر نییە نەک لێرە لە جیاتی بنووسن بۆ وێنە بنووسین وشە کە ئەی لە گەربی زۆر زۆر دەنووسرێ کە هەڵەی دەکەن لە سەری بەرد ئەوها بنووسین ئەوها دەنووسن کوردەکان بارد ئەوە دەکا بارد ئەوە ناکا بەرد کاتە ئەمن دەبی لە ئێستاوە بزانم ئەوە چییە ئەوەی دەبی ئەم بزانم کاتە هەندێک لە هەڵەکان هەڵەی نووسەرانی کووردا نووسەرانی کورد مەبەستە ئەوانەی نووسەری کتێب و شتیوانە بەڵکو خەڵک بەگشتی هەڵەی دەکەن و تووڕەش دەبن ئەگەر نەزانی چیان نووسیە بۆ وێنە ئەگەر یەکێک بنووسی بیاوێ بنووسی شار ئەوها گریمان نووسی ئەگەر ئەوها بە نووسی شار ئەدی ئەگەر بنووسی شەڕ دیسان بنووسی شەڕ ئەوها بنووسی نابی دەبی بزانی بنووسی شەڕ ئەوها کاتە دەبی ئەمە لێکیان دەرکەین ئەو دوانە بمانەوێ نەمانەوێ نابی هەروە بنووسین و وەمانزانی هەموو کەس تێدەگا هەموو کەس تێ ناگا دەبیتە هەڵا ئەگەر شتەکت بە هەڵە نووسی چاوت وا دەزانی ڕاستە ئەوەش نابی ئێستا بینە سەر پیتەکانی دیکە کە نەبزوێنن ئەوانە
زۆر کەس هەڵەی ناکە، هەموو کەس ب کو دەنووسی، هەموو کەس پیتی ب ئەوها دەنووسی، یان ئەوها یان ئەوها، ئەوە هەڵە نییە. پیتی پ هەموو کەس یان ئەوها یان ئەوها دەنووسی، ئەوەش هەڵەی ناکە. بۆ وێنە وشەی پار، پار یان پێرار ئەوها دەنووسم پار، جوانە، کێشە نییە. وشەی ت، وشە ناببورن، پیتی ت هەموو کەس هەڵەی ناکە لەوێش تەکەی باش دەنووسی، لە نەبزوێنەکان هەڵەی ناکەین. بەڵام پیتی ج کێشەی لەسەرا. پیتی ج کوردانی کرمانجی ژوور و ج وەکو تورکەکان دەنووسن کە ئەوان ئەو پیتە س لێرە کردیتیانە ج لە جیاتی پیتی ج، پیتی س. ئەوجا هەتا چەندی ئەوەشتەکی باشە، بەڵام بۆ وێنە ئینگلیزەکان پیتی ج ئەوها دەنووسن، جاک بۆ وێنە. ئەوجا کورد چ بکە؟ ئایا ئەو پیتەی وەرگریوەکی ج یان ئەو پیتەی وەرگریوەکی ج؟ ئەوە دەمێنێتەوە سەر ئەو کەسانێک کە ستانداردی پیتی کوردی دادەنێن، بەڵام لێرە گریمان ئەو پیتەمان وەرگرت وەکو ج، وەکو ج. لێرە نووسیتیان تاج، دوای نووسیتیان جاجیم. جاجم بە کوردی ئەوها دەنووسێت جاجم، گوچی ڕایەخە چی بەرماڵک شتێک. لێرە کە جاجمی بنووسم ئەوها دەنووسم جاجم، چ کێشەی هەیە؟ هەموو کەس تێدەگا ئەوە جاجمە. ئەوە چییە لێرە داینێم بزوێنە بزرۆکەکەی دانێم، ئەوە لە زیادەیە، بەڵام دایان نایە. ئێستا ئەدی ئەگەر ئەمن ئەم ئەوها نووسی چ ئەەکەی کو بنووسم لە لاتینی چ کو دەنووسن ئینگلیزەکان یان ئەوانی دیکە چ ئەوها دەنووسن، دوو پیتی وەردەگرن و دەیکەنە چ. کوردی وەکو تورکی دەیەوێ ئەو شتەی ئەو جارەی کڵاوەکە تۆزە کلۆلای دەستی چەپ چووە ئەوهایە کڵاوەکە، دەیەوێت کڵاوەچیت کە لە ژێری دانێ، هەرچەندە من هەز دەکەم زۆر ناشیرنە، بەڵام ئیدی ئەوها دەیانەوێ. ئەمن هەز دەکەم چونکە زۆربەی زۆری کوردانمان دەزانن ئینگلیزی بخینەوە، زۆربەی زۆری کوردانمان دەزانن ئەو دوو پیتە بەیەکەوە دەکات چ، کاتە لەبەر چ بەکاری ناینن. پیتی بۆ وێنە چاو، 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 تا چ عیبیتی؟ خراپیەکەی چێندەرە؟ هیچ خراپ نییە، جوانیشە. ئەو شتانەشمان لە کۆڵ دەبیتەوە کە لێرە هەیە، بەڵام لێرە لەو کتێبەی دەیانەوێت چ ئەەکەی ئەوها بنووسن وەکو تورکی، زمانی تورکی شەرەوەهایە، کوردەکانی باکووری ژوور و کرمانجی ژوور و دەیانەوێ، چونکە ڕەنگە لێ ڕاهات بن چ کووە لۆوان ئاسانبی چ ئەەکەی ئەوها بنووسن. ئەوجا ئەمەش ئێستا یان ئەوها دەبی بنووسین یان بە جۆرە چیتکە، کاتە ئەوە لێرە چ ئەەکەی ئەوها دەنووسن. ئێستا بچینە لای پیتەکانی دیکە. پیتی ح ئەوەی ڕاستی بی، پیتی ح زۆر 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 کەمە لە کوردی، بە تایبەتی کرمانجی خوار و تەنیا ناوەکان، ناوە کوردیەکان کە زۆربەی زۆریان ڕەنگە لە ناوی عەرەبی وەرگیرابن، وەکو محەممەد و ئەحمەد و حوسەین و ئەوانە حەمان هەیە، دەنا کە پیتی کوردی زۆر کەمە. کەواتە ئەگەر ئەو پیتەمان دروستیش نەکردبە، هەر بە خۆمان ئەگەر یەکێک نووسی ئەوهای نووسی ئەحمەد، دەمازانی بیخینینەوە ئەوە لێرە نییە، حە. کەواتە هیچ پێویستی نەدەکرد پیتەکی لۆدانەین و خۆمانمان دیکەین و دیسان کڵاوەکیشی باوێنە سەرێ کە ئەوە گوایە ئەوە حە، هەر بۆ ئەوەی جیایکەینەوە، چونکە هەندێک جار هەر لە شێوەی نووسینەکە دەتوانین بزانین دەنجی ئەو پیتەی کووە، دەزانین کە ئەگەر یەکەکیش خوێندیەوە ئەحمەد، ئەوەی ڕاستی بی زۆر هەڵە نییە ئەحمەد، بەڵام ئەحمەد کوردەکان هیچ هەڵە ناخینەوە، زۆر زۆر باش دەزانن پیتی ح بخینینەوە. کاتە لێرە
حەز دەکەم دیسان ئەو پیتە لە زیادەیە ئەو ح ئێستا دەینە لای خ پیتەچی گرنگە و خ لێرە ئەو پیتە لۆ خ جوانە هیچ بێغەڵ و غەشە کاتە ئەو پیتە جوانە خەو یان خورما زۆر جوان نووسرایە خەو و خورما یان پیتی خ ئەو جۆرە دەنگەش هەر جوان نیە حێخێ ئەوە چییە؟ پیتی خ ئەو ها دەیخینەوە دەنگەکەش یارەوەهایە حێ و خەی ناوێ. ئێستا دێنە لای پیتی د کە زۆر پیتەکی ئاسانە لە هەموو زمانەکان هەیە هیچ کێشەمان نییە دەینووسین وەکو دەمانەوێ. پیتی د ئێستا پیتی ر لە کوردی دوو جۆرە خینەوەمان دوو جۆرە دەنگمان هەیە لۆ پیتی ڕ یەکەچیان ناویان لێنایە قەڵەو ناویان لێنایە پیتی قەڵەو قەڵەویش هەر جوان نییە پیتەکی گڕ دەنگەکە تۆزە گڕترا هەرچەندە لە زۆربەی زمانانیش دووسێ دەنجی ڕ هەیە بەڵام ئەوان هەر بە یەک جۆر دەینووسن لە کاتی خینەوە دەنگەکەی خۆیان دەگۆڕن و کوردیش هەر دەبە ئەو های کردبە خۆی تووشی ئەو سەر ئێشەیە نەکردبە پیتەچی دروست نەکردبە ئەو جارێک کڵاوە کە لە نیوەیە لۆڕ پیتەچی دروست نەکردبە کە ببیتە ڕێی قەڵەو چونکە ئەوەی ڕاستیبی لە کوردی زۆر دیارە کامە ڕ گڕا کامەنا هەموو ڕەکان لە سەرەتای وشە گڕن با بڵێن ڕێ ئەگەر ئەمن ئەو هەش بنووسم هەر دەبی بیخینمەوە ئەوە ڕێیە چونکە لە سەرەتای وشەیە کاتە ئەگەر بنووسم ڕێ ئەوها هەموو کەس دەخینتەوە کەس ناخینتەوە رێ هەموو کەس دەخینتەوە ڕێ کاتە پێویستی دەکرد ئەمن ئەو پیتەی دروستکەم سەر لە خۆم بشێوێنم و لە خوێندکاران و کاتیشم لێ بڕوە هەموو جارێ بنووسم ئەو های لێ بکەم ئەوە باش نییە کاتە من بەڕای من ئەوە باش نییە ئەوە ڕای منە بەڵام ئێستەزانیت ئەو ڕەش هەیە ڕێی گڕ ئێستا پیتی ز پیتەکی جوانە کەس هەڵی لێ ناکە لە زۆربەی زمانان هەیە و هەر بە یەک دەنجیشە ڕەنگە هەندێک جار دەنگەکەشی بگۆڕی بەڵام یەک پیتمان هەیە و کە ئەویش زئە ئەوە هیچ کێشەمان لەگەڵی نییە. ئێستا دەینە لای پیتی ژ ئەوەی ڕاستی بی پیتی ژ ڕەنگە لە زۆر زمانان هەبی وەکو دەنگ بەڵام وەکو پیتەکی سەربەخۆ ڕەنگە نەبی پیتەکی سەربەخۆ ڕەنگە نەبی ڕەنگە هەشبی بە گوێرەی زمانەکە دەگۆڕێ لێرە کوردەکان دایان نایە ئەو پیتەی ئەوها بنووسن ئەمیش هەز دەکەم شتێکی خراپ نییە ئەمەش بە ئەو جێی وەکو ژ بنووسین کاتە دەتوانین چونکە یەک پیتەکەش لە ئێستاوە هەیە تەنیا تایبەت بە کوردان نییە زۆر شتی کڵاو و مڵاوی نە لە ژێرە نە لە سەرە کاتە ئەوەش پیتەکی جوانە دایدەنێن دەینووسین ژ ئەوها کە لێرە هەیە. دەینە لای پیتی س ئەویش پیتەکە کەس گلەی لێ نییە هەموو کەس دەزانی پیتی س ئەوها دەنووسرێ بۆ ئەو پیتە ئەوەشمان زانی. ئێستا پیتی ش لە زۆر زمانان نییە بۆ وێنە لە ئینگلیزی ئەگەر بیانەوێ بنووسن ش ئەوها دەنووسن بۆ وێنە لە سویدی ئەگەر بیانەوێ بنووسن بە سەد زۆر دەینووسن ئەوە شئە بۆ وێنە ئەوە شئە بۆ وێنە ئەوە شئە بە سەد زۆر دەینووسن بەڵام دەنگەکە هەر وەکو شئە کاتە ئەمەش لێرە دەمانتوانی هەر هیچ نەبی ئەو دوو پیتەی بەیەکەوە کە شارەزای هەموو کەس شارەزای هەیە بیەوێ بنووسی ش ئەو دوو پیتە وەکو شئە کاتە پێویستیشی نەدەکرد وەکو کوردانی کرمانجی ژوور و کە بەس تورکیش ئەو پیتە وەکو شئە ئەوها ئێستا چی دەنووسن شتەکی ئەوها لێرە دادەنێن دەبیتە ش. گریمان ئەوەشمان وەرگرت کێشە نییە دەتوانین ئەوەی وەرگرین وەکو ش بەڵام پێویستیشی نەدەکرد ئەوەی ڕاستی بی.
ئێستا دەینە لای پیتی غ. ئەوە ڕاستی بێ پیتی غ لە کوردی زۆر نییە، زۆر ئەو پیتەمان نییە. کاتە لێرەش پیتە چینوێمان دروست کردیە، چونکە زۆر حەزمان لەو کڵاوەیە و خەکەمان هینایە و کڵاوەکمان هاویشتە سەرێکە ئەوهایە بوویتە پیتی غ. هەرچەندە پێویستیشنە دەکرد ئەگەر بمانویست بە هەندێک پیت وەکو غ بینووسین، دەتوانین بۆ وێنە پیتی ئەوەی هەردووچی بکەینە غ. ئەوە هەردوو بەیەکەوە بە غ دەمان خیندەوە. بەڵام دەیانەوێ پیتێکی دروستکەن وەیان زانیە زۆر کەس چەند پیتت زۆر بی دەوڵەمەندی. بەڵام وە نییە، چەند پیتت زۆر بی ئەوە ئاسان نییە هەمویان فێربی و ئاسانیش نییە ئەو پیتانە ببینیەوە لەسەر تەختە کلیلەکان. دەتەوێت و لە دەرەوەی وڵاتی دەتەوێت شتێکی بنووسی ئەو پیتەی نابینیەوە. تەختە کلیلەکە دەبی زۆر تایبەت بی بە کوردان. ئەو جەلێرە ئەوە دیسان دەبی ئەمە گفتوگۆی لەسەر ئەو شتانە بکەین کە ئەوە چییە، پێویستمان پێیە یان پێویستمان پێ نییە، ئایا چەند وشەمان هەیە غئی لەگەڵبی. زۆر نییە. پیتی ف هیچ کەس لاری لەسەر نییە، زۆر ئاسانە و هەیە لە ئێستاوە لە ئەلفوبێک لاتینی، ئەگەر بە لاتینی ناویان بنین. پیتی ڤ ئەویش زۆر جوانە، هیچ لاریمان نییە، هیچ کێشەمان نییە، هەموو کەس دەزانی بنووسی ڤ، کەس هەڵەی ناکە. پیتی ق ئەویش لە ئێستاوە پیتەکەیە کە دەتوانین وەکو ق داینێن ئەو پیتەیان ئەگەر بە گەورەی بنووسین ئەو پیتە کەواتە ئەویش هیچ کێشەی دروست ناکە. پیتی ک هەروە هیچ کێشەی دروست ناکە. پیتی ک ئەویش بۆ وێنە وشەی کار دەنووسین کار، هیچ کێشەمان نییە. ئێستا دەینە لای پیتی گ. ئەویش هەر باشە، هەر جوانە، گ هەیە لە ئێستاوە کاتە کێشە لێرەش نییە، هەموو کەس دەتوانی بنووسی بۆ وێنە گەورە. گ ئە ئو ر گەورە. بەڵام ئەگەر لە فەیسبوک تەمەشاکەی ئەوها نووسیتیان گاورە، ئەو دەبیتە گاورە، گاور، کاتە دەبی ئاگامان لەو شتانە بی، هەر هیچ نەبی نیوەی وشەکەی باش بنووسین. ئێستا بێمە لای پیتی چ. پیتی م. پیتی م بزانە ئەو ناوەی مێ. پیتی م هەر هیچ نەبی ئەگەر دەشێن لە عەرەبی ماوەرگرتە بنووسن میم. پیتی م زۆر ئاسانە، کەس هەڵەی ناکە. پیتی م بۆ وێنە مام دەنووسین مام، کێشەمان نییە. پیتی ن هەروە هیچ کێشەمان نییە. پیتی ن زۆر ئاسانە دەینووسین. پیتی ه هیچ کێشەمان نییە، ه دەنووسین، ئەوەش کێشە نییە. ئێستا پیتی لێرە چیان نووسیە؟ وی نەبزوێن. ئەو پیتە ناوی ئو نییە، ئەو پیتە ناوی وو دەخیندرێتەوە وو، وەرە، نەک وەرە نابی. ئەوە هەڵەیە لێرە، ئو نییە، ئو ئەوەیە، ئەوەیە ئو کورد، ئەوە ئووە. بەڵام وەرە ئو نییە، کاتە وەرە لە کوردی لۆ دوو دەنگ یەک پیتی بەکاردەینین، بەڵام لێرە دەنگەکە ئو نییە، دەنگەکە وە رە، وەرە. ناوی دەنگەکەی بنووسین ئەوە ئووی نەبزوێنە، ئەوە ووی نەبزوێنە. کاتە لێرە کەنجی ئەمە ئەو پیتەی بەکاردەینین
ئەگەر هات و خوێندکاری ژیر ئەو ئەوەی لە کوردی هەتا نێزیکی پیتەچی بزوێن بوو ئەو کاتە ناچاری ئەو ئەوەی هەر بە خۆت بیکەیە نەتوانی ئەوها بنووسی وەرە ئەو دەزانێ ئەو نییە دەزانێ دەنگەکەی ئەو نییە تا بنووسی وەرە دەنووسی وەرە ناچاری بە WB نووسی کە ئەوە شتێکی زۆر جوانە پیتەچی تایبەت هەیە هیچ هەڵەی ناکەم یان وشەی وانە دەنووسی وانێ ئەوە دەینووسی وانە چونکە لێرە ئەو ئایا هەیە بزوێنە ئێرانە نابیتە وانە نییە کەس ئەوها نانووسی وانە ئەوها نابی چونکە دەنگەکەت جیاوازە کاتە لێرە ئەوە نابی ناوی لێنین دەبێ ئەگەر ویستیشمان دەنگەکەی بنووسین دەبی بڵێن ئەوە ووە لێرەش هەر ئەوەش هەڵەیە ئەوە نییە ئەوە دەنگەکەی ئەوە یاری نارێ یاری دەڵێ یاریکردن کاتە هەموو کەس دەزانی بێوێ بنووسی یاری دەبێ ئەوها بنووسی بە کوردی هەردووچی بەڵام لێرە دوشتی جیاوازە لەبەر چ جیاواز بوو چونکە یەکەچان نەبزوێنە لەبەر چ نەبزوێنە چونکە ئێرە بزوێنە یاد کو دەنووسم یاد هەموو کەسیش ئەوها دەنووسی ناوەکەی ئەوها نییە هەمان دەنجی نییە وەکو ئیەکەی دیت لێرانە بە هەمان دەنگ نووسیتیان ئەوجا بزوێن و نەبزوێن و ئەو شتانە چییە ئەو شتانە نابی نا کتێبی کوردی نابی ئەوها پڕ هەڵەبی ئەمن بەداخەوە کە قسانە دەکەم ئەم دەزانم نووسەران زۆر خۆیان ماندی کردیە بەڵام لە کاتی هەڵە کە دیتیان هەڵەیە پێدا بچنەوە ڕاستی کەنەوە بە تایبەتی ئەو کتێبانێک کە خەڵک دایان دەبەزێنی کە کتێبەکان PDFن دیجیتالن دەتوانین چایان کەین دەتوانین گفتوگویان لەسەر بکەین دەتوانین ئەو شتانە ئێستا هاتینە کۆتایی یان نەهاتینە کۆتایی ببورن هێشتاش مایە دەزانم مایە هەندێک پیتمان وایە دەبی لەولایەبی یان نەیانووسی ئەدی پیتی لە چێ نووسیتیان لەبیریان چۆ پیتی بنووسن یان نووسیە کاتە ئەگەر پیتی بمانەوێ بنووسین ئەو پیتە ئەوەی ڕاستی بیت چونکە زۆر کەم وشە هەیە ئەو پیتەی لەگەڵوی ئەگەر ناوە کوردیەکان کە ڕەنگە هەندێکیان لە زمانی عەرەبی وەرگیرا بن یان لەگەڵە لەو کاتیش دەمانتوانی وەکو ئابی نووسین لە خینەوەی بنووسین بڵێن کە زۆر پێویست ناکاتن کاتە ئەو پیتە ئەگەر نەشمانبی لە کوردی لە کاتی نووسینی کوردی پێویستی زۆر پێ نییە ئەوە ئەو پیتانە کە لێرە هەبوون ئێستا بچم بزانم لێرە چ هەیە ئەمن ڕەنگە هەموو ڕاهێنانەکان 100% چانەکەم چونکە زۆر باسی پیتەکانم کرد ئێستا هەر خوێندکارێک دەتوانێت یەکسەر پیتەکان بگۆڕی لە پیتە کوردیەکان بکاتە پیتی مدارن و نوێ کە ناویان نایە پیتی لاتینی ڕاهێنانی ژمارە 1 ئەم پەیوانە بە پیتی لاتینی بنووسە چییە؟ کوردستان، چەم، جوانی، ڕۆژگار، ئازادی، گۆران، هەندرێن، دهۆک، زاخۆ، سەردان، دیاری، وێنە یانە سەرکەوت. من لێرە هەر بە خێرایی باز دەکەم کە هەندێکیانم ڕەنگە چاکردبی لە چێ کردیان وەکو کتێبەکەی چاکە ئەوها دەنووسین کوردستان، ڕۆژگار، ئازادی، گۆران، دهۆک، زاخۆ، سەردان، دیاری، وێنە یانە و سەرکەوت. کاتە ئەوە نووسینەکانی منە دەربارەی ئەو ڕاهێنانە.
توش خوێندکاری ژیر بە خۆت بێگومان دەتوانی لە من باشتر بنووسی. ئێستا بزانین ڕاهێنانی دووەم چییە؟ ڕاهێنانی دووەم ئەم ڕستانە بە پیتی لاتینی بنووسە. ئەوەی ڕاستیبی ئەمن زۆر حەزم لە نووسین بە پیتی لاتینی نییە، چونکە حەز دەکەم پیتەکان زۆر ناخۆشە خینەوەیان لێ ڕانەهاتیمە بخینمەوە کاتێکی زۆری دەوێ لەکنە من ئەو نووسینەی بە کوردی ئەمە دەنووسین هیچ گرفتی نییە، دەتوانین بەردەوام بین لە نووسین بەو جۆرە هەتا چەند ساڵانی دیکەش. بەڵام لێرە دەیانەوێ خوێندکار تۆزێک زانیاری هەبی کات ئەمن تۆزێک ئەوانەشم نووسە. زستانی کوردستان زۆر ساردا، ئازادی کوڕێوی لە زانکۆیە دهۆکێ دخوینیت. ئەمن لێرە تۆزێک چاکم کردینە تەمەشاکەین بزانین کو ئەوەتە زستانی کوردستان زۆر ساردا، ئازادی کوڕێوی لێ زانکۆیە دهۆکێ دەخوێنیت. مەلایێ جزیری هۆزانوانەکێ بناو و دەنگە، سلێمانی پایتەختی ڕۆشنبیری کوردستانە، کەرکووک بەشێکە لە هەرێمی کوردستان. کاتا من ئەوها نووسیتم، هیوادارم وەکو دەبینن جێی زۆر دەگری نووسین بەو جۆرە پیتانە، بەڵام لێرە نووسینەکە زۆر پوختەیە، زۆر جوانە، زۆر باشە. ئەوە ڕای منە. ئێستا ڕاهێنانی دووەم ئەمن چاناکەم، چونکە هەست دەکەم کاتێکی زۆری دەوێ یەک ئەو ئێستا کە زانیمان کو چایان دەکەین، هیوادارم خوێندکاری ژیر ئەو پارچە نووسینەی بە خۆی بگۆڕیتە سەر ئەلفوبەی لاتینی، بەڵام ئەمن دەیخینمەوە. لە پاش ڕاپەڕینی بەهاری 1991 هەرێمی کوردستان گۆڕانێکی زۆری بەخۆوە دیتووە. ئەف هەرێمە لە 5 پارێزگا پێک دێت: هەولێر و سلێمانی و کەرکووک و دهۆک و هەڵەبجە. چەند قەزایەکی دیکەش هەن کە بەشێکن لەم هەرێمە، وەک خانەقین و شەنگار و بەدرە. کۆمەڵی کوردەواری لە گەلێک لایەنەوە پێشکەوتووە، لەبەر ئەوە پێویستە ئەزموونی دیموکراتی کوردستان بپارێزین. ئێستا ڕاهێنانی چارەم ئەم هۆنراوە لە ئەلفوبەی لاتینیەوە بگۆڕە بۆ سەر ئەلفوبەی کوردی. ئەمن نامەوێ ناوی لێنێم ئەلفوبەی عەرەبی، چونکە عەرەبەکانیش ڕەنگە نایانەوێ، چونکە دەمانەوێ زیاتر باسی مێژووی ئەلفوبەی بکەین و ئەلفوبەیەکە بە هیچ جۆرەک تەنیا مولکی ئەلفوبەی عەرەبی نییە، چونکە ئەگەر ئەوهابی ئەو زانیاریان دەدەینە خوێندکاران هەڵە دەبی. ئێستا پێشمەرگە ئەمن چم لێ کردیا، ئەو دیسان گۆڕیتم وەکو لە کتێبەکەی کو دەیانەوێ بگۆڕن، ئەمن گۆڕیتم، بەڵام بەمەرجەک ئەگەر ئەوان لێرە ڕاستیان نووسیبی، چونکە ئەمن تەنیای پیت بە پیت هینایتم گۆڕیتمە سەر پیتی کوردی. ئەو های لێ هاتیە. زانم لە چێ نووسیتم. لێرە نووسیتم وەکو دەبینن: ڕەنگ و دەنگێ ئازادیێ، خەمل و خۆشیە چەلنگیێ، بازێ چیا و زناران، کولیلکە دەشت و زۆزانان، ڕۆنیە بەربانگان، سۆڕیە ئاسۆیان، پێشمەرگەمە، چاافکانی و لەهیە ئازادیمە، دادکەوم ژ چیا و گەلیان، دگەڕم ژ دەشت و نەوالان، گوند و باژێر وارێن منن، ئازادی و سەرخۆبوون ئارمانجا منن. ئەمن تەنیا گۆڕانکاریم کردیا یەک پیتەکانم گۆڕیتە سەر پیتی کوردی، بەڵام ئەگەر لێرە
هەڵەبی ئەوە زیاتر لە کتێبەکەی هەڵا نووسرایە. ئەمن چونکە تەنیا پیتەکانم کردیتە پیتی کوردی ئەوەی لەسرم بووە کاتە تەماشایەکی بکە خوێندکاری ژیر بزانە کووە ئەو گۆڕینە. ڕنگ و دەنگی ئازادیە لێرە من ئەوم گۆڕیە ئەو جا ئەگەر هەڵا هەبوو زیاتر هەڵەی من نییە چونکە زۆر بە باشی تەمەشام کرد نیو کاژێرم پێویست هەتا چاچی کەم هەتا تێبگەم چونکە بەداخەوە ئەمن زۆر باش نیمە لە زاراوەی کرمانجی ژوور و بەڵام هەتا ڕادەیەک پێم کرابی ئەو هۆزانە ئەو هۆنراوەیەم کردا پیتی کوردی چێ نووسیتی سەردار ڕۆشان ئەمە نوویستم بگەڕێم لە گوگڵ نووسیم سەردار ڕۆشان هیچم بە هیچ نەکرد هیچم نەدیتەوە بەداخەوە. لێرە وابزانم باشتر وایە بێمە کۆتایی ئەوانەیە و هەتاوانەیەکی نوێ هەر بژی.